فلبينا راني دي أبى بخوجي ما طلع يعني العراق إيك شولات سركة دكاركو لسراسي جهاني بيجمان توازن يجي بجورا لبرماني نغازم غزة سروشين هال الجهاني قال لك رواجك جدي هي طيب تيجي ولاتين أوروبا ولاتين بيشكتي حتى أم دمالين خدا قالوا أم شب كارتيني بخوي جرم كرني بخارن دروس كرني كهرب شاتي تبرمانين لإراق شينا في غزة برهم بيني بو شارع سركنا برسا كهربي كو برس جريكي كجدية غزة خرط هوادات صوجيت شيت كيستوي شيت دشيت بارك زيدتر غازة سروشتي لولاتين دردور دكرين برنس محمد أمين هورامي أو بسبوري أنرجيان هالاستوديو ميواني منه كايك محمد بخير بيت زر سپاس کاکار سپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان خود دەزانی عێراقێکی کە لە وڵاتە کاریگەریەکانی بەرهەمهێنانی نفت و وزە بەشێکی گشتی لاوانەیە تەجروبەی 100 ساڵ لە بەرهەمهێنانی لە گاز هین نفت هەبێ بەڵام بوو تا ئێستا یعنی ئەمەی جێگەی سەرنجە بەڕاستی لە مەتەڵەش يعني سالانه 450 مليون ضرر دكات غازة سروشتيكي لهوادا دستوتي استفادة لناك لولاتاني دورو بردكريت بو والله طبعا وكوت يعني عراق ولاتك وزهنارده كبتايبتي نوت كميكي زوريش بلام لعين وقتا هاوردي ديسان وزاكا كبريتية لغاز بكميكي زور وهروها كهرباء لإيران ولا رقي شوار خطوة هاورده كابو باشورو بو ناوراست وهروها استا طبعا لأردن وديسان بو منطقي غربي رتبة لويش وهروها لتركيا شونا ونزيكي مانجيك زياتر مانجوني وكا لرقي جزيرة وبختيكي 400 كيفي بو منطقي موصل 600 ميجاوات هاورده كواتا عراق بخوي ئیدارەدانی وزە متكامل نییە وەکو پێویست ئیشی نەکردووە لەسەر غاز طبعا غاز دوو جۆرە غاز هەیە غازێکیان ئەوەی کە لە عێراق متوفرە و دەریش دێ بەڵام دەیسوتێنێ پێی ئەڵێن غازی مصاحب یا غازی هاوڵە لەگەڵ نەوت تۆ مادام نەوت تەصدیرەکەی نەوت دەرێنی یعنی غازیش دەرێنی دیارە بەشێکی تا ئێستا گەیشتونەتە نزیکەی نیوەی ئەوە بەرە و 60 ڕۆن لە 60 توانراوە سوودی لێ وەربگیرە بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو لە راپۆرتەکەتانە هات ساڵانە نزیکەی 400 ملیۆن دلار بۆ 450 ملیۆن دلاری لێ سووتێنرێ وەکو پێویست سوودی لێ وەرنەگیراوە بۆ لێرە طبعاً کۆمەڵێک ئالنگاری هەیە یەکێک لەوانە عراق بۆ خۆی وەکو وڵاتێک خبرەیەکی باشی هەیە لە تەصدیری لە دەرهێنان و تەصدیری نەود و هەروەها ژێرخانی ئابووریشی هەیە بۆ بڵێن چ بۆ تەصفیەی ناوخۆ ئەوە چ بۆ هەناردەکردنی بەڵام بۆ غاز لە ڕاستیدا لەو ڕوەوە ئیشی نەکردووە دیارە خۆتان نەزانن عێراق لە ساڵانی هەشتاکان وانە لە حربێکی دوور درێژا بۆ لەوانەیە فڕسەتی نەبوو بێ بەڵام لە دوای 2003 ڕۆخانی ڕژێم دیارە فرسەتێک هەبوو لە مؤتەمەری مەدرید قەرزێکی زۆر درا بە عێراق قسمێکی لە ڕێگەی من حەبوو قسمێکی وەکو قەرز بوو بۆ تەطویری بنیەی تەحتی بە تایبەتی وزە یابان یەکێ لە وڵاتانە بوو 5 ملیار دلاری تەخسیص کرد ملیار و نیوە وەکو منحائیدا 3 ملیار و نیویشی بۆ کەرتی وزە بوو ئەمن لەو لوجنانە بووم کە لە هەموو کەرتەکانی بڵێن لە میناکان لە سناعە لە وزە کۆبوونەوەی زۆرەکرا بەجددی دەیانویست یابانیەکان لە بواری ئەو قەرزەی کە ئیدەن بە عێراق لە بواری وزە سەرف کەواتە کاک محەممەد ئەنی وەکو توالێ خۆ کردوش لەو لیژانەدا بووی پارەیەکی زۆر بە عێراق دراوە عێراق بنیەکی تەحتی حتا لە ڕووی مرۆڤیشەوە بێگومان خیبرەی زۆری هەیە لە مەسەرەی تەزیرکردن و دەرهێنانی وزە کەواتە بوو و یەکێکە لە وڵاتانەیە کە لەسەر ئاسی جیهان وڵاتێکی هەرێک لە پێشنەیە لە مەسەلەی احتیاتی غازی سروشتیش کەواتە بوو نەتوانی ئەم کێشە چارەسەر بکات بڵێ یعنی سنعاتی غاز وەکو وتمان دوا کەوتووە لێرە یعنی بۆ نمونە بۆ خۆی دەرهێنانی غاز لە حەقلەکانی غازەوە باواز لەوەی بێنین کە لەگەڵ نەوتا کە جزئێکی ئەسا خەریکن گوایە زیادیەکەن بەڵام دوو حەقلی زۆر گەورە هەیە لە عکاس لە ئایدی ڕۆمادیە لە غەرب ڕۆژ ئاوای عێراق و ئەوی تریشیان مەنسووریەیە کە زۆر نزیکە لە
بغاوة ولا محافظة ديالية بينما بوهمو عراق سودي أبي أودو حق له هتا استا وەکو پێویست هەنگاویان نەناوە پێشتر لە عکاس شەرکەیەکی کۆری ئیشی ئەکرد وازی هێناوە ئێستا شەرکەیەکی گوایە ئەوەیان هێنا شەرکەیەکی ئۆکرانی دیارە زۆر شکوک هەیە کە ئەمە باگراوندێکی وای نییە و سەرکەوتوو نابێ بەڵام تا ئێستا خۆیان هەندێک ئیشیان لێ کردووە و تا ئێستا کەمیەکی زۆر محدود کە نزیکەی 60 میلیۆن پێسێجا یاوان پێڵێ 60 مەقمەق غازیان لێ دەرهێنەوە بینەما بخۆی دەتوانرێت زیاتری لێبێ منسووریە داویانە شەرکەی تر بوون وازیان لێهێنا داویانە بە شەرکەیەکی سینی و تا ئێستاش وەکو پێویست نەچووە و کەواتە ئەوەی تۆڵی لە ڕووی ئیدارەکردنی ئەم مەلەفەوە عێراق نەیتوانیوە بە شێوەیەکی باش ئیدارە بکەن بەڵێ ئەجا ئەگەر ڕخسەت بدەیت هەتا ئێستا طبعا یەکێک لە ئیشە گەورەکان تەشریعاتە تەشریعی قانونی نەوت و غاز هەتا ئێستا ئەوە 17 ساڵە یعنی ڕێک ناکرێ ڕێک نەکەوتون ئەوەی کە وەکو تەشریعەکە دەبێت بۆ پشتگیری هەرێمی کوردستان ئەگەر یاسای نەوت و غازی نەبووایە نەیەتوانی نەوت دەربێ یا ئەو شەریکانەی کە هاتن ئیشیانە کرد نەیانەتوانی بێن ئیش بکەن بۆیە هاتن و توانرا بۆ نمونە حەقلی کۆرمۆر کە حەقلێکی غازیە و ئێستا یعنی نزیکەی 450 بەرەو 500 کەواتە هەرێمی کوردستان لە عێراق سەرکەوتووتر بووە لەو مەسەلەیە بەڵێ بەتەکید وەلەو سنووردارە ئەوەی عێراق یعنی ئێمە تەنها حەقلی کۆرمۆر هەیە تەطویرێکی باشی تیا کراوە لەگەڵ خۆرمەڵەش دیسان ئەو غازی هاوڵ ئەوەی کە لەگەڵ نەوتە سووتێ دیسان ئەویش نزیکەی 150 زیاتر میلیۆن پێسێجا لێ ئیسفادە لێ ئەکرێ بۆ وێزگەی خۆرمەڵە بەڵام ئەوەی تر لە عێراق نەکراوە بۆ لەبەر ئەوەی پشتیان بەو غازەوە بەستووە کە لە ئێرانەوە دێ و ئەمە لە ڕاستیدا بووە بە قسەی وەکوڵێن ئەلف لەیلە و لەیلە هەر تیکرارە بێتەوە هەموو 4 ساڵێک ئەڵێ نێمە 4 ساڵمان بدەنێ دەتوانین ئیکتیفای ذاتی بکەین بینەما وان نییە یعنی ئێستا ساڵ بە ساڵ ئێستا دیسان ئاخر شت 5 ساڵ ئەو عەقدە دیسان نوێ کراوەتەوە و سعری غازیش زۆر گران کەوێت لە بەڵێ کەواتە بمانەوێت نەمانەوێت کاکی محەممەد ئەمین یعنی ئەو هەموو سیراعە سیاسیانەکە هەیە هەمووی لەوانەیە بنەمای سەرەکی فاکتەری سەرەکی بابەتە ئابووری وزە ئەوشتانە بێت کەواتە پێتوانیە ئەمە دەستێکی لە پشتەوەیە کە ناهەیە لەبوون نمونە عێراق کە گەورەترین وڵاتی بەرهەمهێنانی وزەیە تا ئێستا یاسایەک نییە تایبەت بە نەفت و غاز بێ یاسا هەیە وەکو پرۆژە بەڵام ناخرێتە دەنگدانەوە ئیشی لەسەر ناکرێت کەواتە ئەمە بەخۆی مەتاڵێک نییە گەلو بەڵێ جهاتی سوودمەند هەیە بۆ نمونە عێراق ئێستا بودجەیەکی زەبەلاحی هەیە ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ وڵاتانی دەوروبەری خۆی بەڵام ئەو بودجەیە لە چیەوە دێت لە هەناردەی نەوتەوەیەت دیارەوا ئەکەن کە عێراق زیاترین هەناردەی نەوتکە بۆ چونکە ئەو دۆلارانەی کە وەریان ئەگرێت دیسان ئەیداتەوە بە ئەوانەی کە هاوردەی غازی لێ ئەەکەن کە نزیکەی 6 میلیارد دۆلارە یعنی ئەمە دیارە یەکێک لە بڵین سڕەکان ئەوەیە جهاتی مستەفید هەیە و ئەیانەوێ هەروە بێت طبعا عێراق ئەگەر بێت و پێشخستنی غازی هەبێ بۆ خۆی یعنی دەتوانێت چۆن سوودمەندە لە هەناردەکردنی نەوت بە هەمان شێوە سوودمەند بێ لە غازیش بۆ نمونە هەتا خۆش ئەگەر بەم شێوەی تواڵی ئەو بنیەوەی گەرنگێک کە غازی سروشتی لە عێراقایە ئەکرێت عێراق حتا غازیش وەکو نەفت هەناردەی دەرەوە بکات بەڵێ بەتەکید بەس ئێستا بۆ نمونە نەوت دائما لە ڕێ ئۆپیک و ئۆپیک پلاسەوە کە هەردووچان عێراق دامەزرێنەری ئۆپیکە و ئەندامێکی چالاکە لە ئۆپیک و هەروەها لە ئۆپیک پلاسیش بەڵام سنووردارە بۆ نمونە ئێستا طبعا لەو فترەی ئەخیرا کە لە سەردانێکی یەکێک لە بەرپشتە باڵاکانی ئۆپیک فشار لەسەر عێراقەکەن کە بێت و نەوتەکەی کەم کاتەوە بە کەمیەکی زۆر ینی هەناردەکردنی نەوت کەم بکرێتەوە و ئەمەش ڕاستەوخۆ تەسیری ئەبێ لەسەر بودجەی عێراق و ئێستا وەکو دەشزانن کە سعری نەوت دابەزیوە یعنی ئەوە تا خەریکە لە نزیکەی 75 دۆلارە تقریبا ئیستقراری کردووە و پێشبینیش ئەکرێ بەرەو زیاتریش بڕوە بۆ لەبەر ئەوەی دنیا بۆ خۆی بەرە وزەی خاوێن ئەڕوا
طبعا ئەگەر بەراوردێک بکەین هەر لە بینی نەوت و غازە دەبینین غاز خاوێنترە دوو جار خاوێنترە وەک لە وزەی بڵێن سوتەمەنی شل کە گاز بنزین و گازوایل و ئەمانەیە بە معنای ئەوەی حەسەی عێراق لە نەوت سنووردار ئەکرێ و ئەو جزئێکی زۆریشی لەبەر ئەوەی وەکو وتمان پێشخستنی غاز کەمە بۆ بنزینی سیارە بۆ وێزگەکانی کارەبا لە عێراق زۆربەیان هەتا ئێستش ڕاستە ئێستا بەشێکی بە غازی شلە بەڵام بەشێکیشی هەرماوەتەوە بە سوتەمەنی شل و بەدەیان هزار موالیدەی کارەبا هەمووی بە گاز دەکەن بەتەکید یعنی ئەوانە هەموو سوتەمەنی معنای ئەوەیە بازارێک کراوەتەوە بۆ سوتەمەنی شل بەڵام وەکو پێویست ئەو بازارە نەکراوەتەوە بۆ غاز ئەمە یەکێک لە هۆکارەکانە هۆکارێکی تریژەیە ئەوەیە کە تەطویری غاز هەندێک کولفەی ئەوێ یعنی ئیشی ئەوێ ئەو ئیشانەش وەختێکی ئەوێ دیارە وەزیری نەوتی عێراق بەنیازە سەردانێکی ئەمریکا بکاو وایە دا ڕقعی جغرافیان هەیە دەیانەوێ داوەتی کۆمپانیاکانی ئەمریکی بکەن کە لەو بوارە چالاکن بۆ ئەوەی پێشخستن لەو کێڵگانە بکەن بەڵێ ینی سەر لە نوێژارێکی دیکە دەست پێکەنەوە بەرحال بەرز محەممەد ئەمین هەورامي پسپوری وزە زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابتان